لە هەرێمی کوردستان پرۆژە خزمەتگوزاریە گشتیەکان بە پارەی باج و داهات و سامانی گشتی جێبەجێ دەکرێن، بەڵام وەک دەستکەوت و هەوڵی تاکە کەسی و حیزبی بە خەڵک دەفرۆشرێنە. لە چەند ڕۆژی ڕابردوودا جارێکی دیکە ناوی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو لەلایەن میدیای حیزبەکەیەوە وەک فریادڕەس و چارەسەرکەری کێشەکان خرایە ڕوو کە لەسەر ڕاستپاردەی ئەو ئاوات شێخ جەناب وەزیری دارایی کێشەی نەشتەرگەری و دەرمان و نەبوونی کەرەستەی پزیشکی لە سلێمانی تا کۆتایی ئەمساڵ چارەسەر کردووە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە: ئایا دابینکردنی خزمەتگوزاریە تەندروستیە سەرەتاییەکان کە مافی هەر هاوڵاتیەکە و ئەرکی سەرەکی هەر حکوومەتێکیشە گۆڕاوە بۆ کارێکی قوبات تاڵەبانی کە بە پارەی باج و ڕسوماتی گرانکراوی هاوڵاتیان دابینی بکات؟ ئەم جۆرە لە هەڵس و کەوت و نمایشە نمونەیەکە لە هەموو کارەکانی حکوومەت کە تێیدا یەکێک لە بەرپرسانی باڵا دەخرێنە ڕوو کە کێشەکان چارەسەر دەکەن جگە لە بێڕێزی و گاڵتەجاڕی بە خەڵک هیچی دیکە نییە. بەرپرسانی حکوومەت دەبێت خزمەتکاری خەڵک بن نەک خۆیان بە چینێک لەسەر و گەلەوە بزانن. دابینکردنی دەرمان و کەرەستەی پزیشکی یان هەر خزمەتگوزارێکی دیکە هەرکی وەزارەتی تەندروستی و دارایی و سەرۆکایەتی حکوومەتە نەک خاڵێکی ئیجابی بێت بۆ دەسەڵات بە پێچەوانەوە گۆڕینی سیستمی تەندروستی بۆ کەرتی تایبەت و بێکاربوونی نەخۆشخانە گشتیەکان یەکێکە لە هەرە خاڵە ناشرینەکانی ئەم دەسەڵاتەی یەکێتی و پارتی. کاتێک هاوڵاتیان بەردەوام باج و ڕسوماتی زۆر دەدەن و داهاتی نەوتیش بە شێوەیەکی نادیار بەهەدەر دەدرێت، چۆن دەکرێت چارەسەرکردنی کێشەیەکی بنەڕەتی وەک تەندروستی بکرێتە منەت و سوپاسگوزاری لەسەر داوا بکرێت؟ ئایا حکوومەتێک زیاتر لە 11 ساڵە ئاساییترین مافی موچەخۆرانی کە موچەیە کردووە بە گەورەترین قەیران شایستەی سوپاسگوزاریە؟ پابەندبوون بە خزمەتگوزاریە سەرەتاییەکان وەک تەندروستی، پەروەردە، ئاو و کارەبا ئەرکێکی سەرەکی حکوومەتە و دەبێت بە شێوەیەکی دادپەروەرانە و بە خۆڕایی یان بە نرخی گونجاو بۆ هاوڵاتیانی دابین بکات نەک وەک سەرچاوەیەک بۆ قازانج و خۆنواندن. ئەنجام نەدانی ئەم خزمەتگوزاریانە بە شێوەیەکی دروست نیشانەی بێحکوومەتی و ڕۆچوونە لە گەندەڵی. ئەو سوپاس و ستایشانەی بەرپرسان چاوەڕێن لەسەر ئەنجامدانی هەرکێکی بنەڕەتی بکرێن و پێیانجا هەڵبدرێت وەک ئەوە وایە سوپاسی جانتاکەت بکەیت کە پارەکەی بۆ هەڵگرتوویت یان سوپاسی ماتۆڕێکی ئاو بکەیت کە ئاوەکەی بۆ هەڵداویت.